لە دوای سەرکەوتنی قۆناغی یەکەم لە گۆڕینی ئاراستەی چەند شەقامێکی شارەکە بەڕێوەبەرهاتی هاتوچۆی سلێمانی لە قۆناغی دووەمدا پێشنیاری لابردنی ئەو شۆستەیە دەکات کە هەردوو شەقامی بازنەی مەلیک مەحموود و شەقامە خزمەتگوزاریەکەی تەنیشتی بەیەکەوە دەبەستێتەوە. ئەمەش وەک هەنگاوێک بۆ ڕێخستنی زیاتری شەقامەکان و کەمکردنەوەی قەرەباڵغی لەو شەقامە. هەندێک جار لە بازرگەی مەلیک مەحموود وتوانین تاوی شەقامەکانی شاری سلێمانی بە تایبەتی لە بازرگەی مەلیک مەحموود لۆد و قەڵەباڵغی و هەندێک جاری خنکانی هاتوچۆ دروستە بێ. بۆ یەکێ لە بیرۆکەکان یەکێ لە داواکاریەکانی بەڕێوەبەرهاتی هاتوچۆ بۆ شارەوانی ئەوەیە کە لە چەند جارێک و لە چەند مناسەبەیەکە ئەم داواکاریە ڕوبەڕووی بەڕێوەبەرهاتی شارەوانی سلێمانی کراوەتەوە کە ئەو شەقامی بازرگەی مەلیک مەحموود ئەو شۆستەیە کە لە ناوەڕاستایە لە نێوان شەقامی خزمەتگوزاری و شەقامی بازرگەی مەلیک مەحموود ئەمە لا ببرێ وە چەند سوودێکی هەیە بەوەی کە لێنێک بۆ ئۆتۆمبیلەکان نەگەڕێتەوە بۆ شەقامی بازرگەی مەلیک مەحموود شەقامی لاوەکی خزمەتگوزاریەکە تا ئێستا بۆتە شوێنی پارکردنی ئۆتۆمبیلەکان لە لای دەستی ڕاستی ڕێگاکە و لای چەپی ڕێگاکەش ئۆتۆمبیل ئەوەستێ و پارکێکات کە بەم شێوازە تا ڕادەیەک خنکانی هاتوچۆ گرفتی هاتوچۆی دروست کردووە و ئێمە باوەڕمان وایە و بەڕێوەبەرهاتی هاتوچۆ بەلابردنی ئەم شۆستەی ناوەڕاستی کە لە نێوان بازرگەی مەلیک مەحموود و شەقامی خزمەتگوزاریەکە هەیە شەقامەکە واڵا بێ فراوانە بێ بۆ جوڵەیەشی ئۆتۆمبیل و جوڵەی بەردەوامی ئۆتۆمبیلەکان لەم شوێنانەیە بوونیە بێ. پێشنیارەکەی بەڕێوەبەرهاتی هاتوچۆی سلێمانی لەلایەن شۆفێرانی شارەکەەوە پێشوازی لێ دەکرێت و با بیرۆکەیەکی گونجاو دەزانرێت بۆ کەمکردنەوەی جەنجاڵی و قەرەباڵغی لە شەقامی بازنەی مەلیک مەحموود. زۆر باش داعی بەڕای من ئیسیحام کەمە بێتەوە و ئەو شۆسەیە ڕێی زۆر کردووە خەڵکیشی پیاناڕوە ڕێی جوانەیەکشی نییە بڵێ سا بۆ ئەمڕۆ بۆ ئەم زروفە ئەو شۆسەیە پانە بەقە نی جادە پانە بەڕای من زۆر باشە. پێم باشە تا ئەو شەقامە گەورەتر بێت بۆ شۆفێر خۆشترە ئەگەر پرت هەبێ هەم خەڵکیش ئیسفادەکە هەم شۆفێریش ئیسفادەکە ئەگەر لا ببرێ و لە خزمەت هاوڵاتیان و شۆفێران شتێکی زۆر باشە. جگە لە ئۆتۆمبیلی پارێزگاکانی تری عێراق وەرێم تەنیا لە پارێزگای سلێمانی 530,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە. بەڕێوەبەرهاتی هاتوچۆی سلێمانی بە ئامانجی لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکانی شارەکە ماوەی چەند هەفتەیەکە سەرقاڵی ڕێخستنەوەی شەقام و ڕێگا سەرەکیەکانی سلێمانین. بە وتەی بەرپرسانی هاتوچۆ ئەو گۆڕانکاریانەی کە کراون ئامانجی خۆیان پێکاوە و تا هەستێکی بەرچاو بووەتە هۆی کاراسانی بۆ شۆفێران و ڕێخستنی زیاتری سیستمی هاتوچۆ لە سلێمانی. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.